دووبارە و سێبارە و دەبارە ئەم جارشمان وەک هەموو جارە دەستپێکەکەمان بە ناوی پەروەردگارە. ئەم ڤیدیۆ بۆ تۆی خوێندکارە، ئەوەی لەسەر زارە ئەوەی لە من زارە گوێ بگرە. ئەم نەوارە خۆم ئیسماعیل سەردەشتی نیم با دووبارەی نەکەمەوە دووبارە. قوتابیانی ئەزیز، کاکە بەبەند و شیعر پێدا دێنە خوارێ. باوەتی ئەو جارمان بە ناوی ناوە. ناو یەکێکە لە بەشە ئاخاوتنە گرنگەکان لە ڕێزماندەوە لە هەموو زمانەکاندا ناومان هەیە. ئەوەی بزانین بەچ دەگوترێت ناوەکان چۆن بناسینەوە و هەروەها ناو چ سیفات تایبەتمەندیەکی هەیە. ناو وەکو پێناسەڵێن وشەیەکە بۆ ناسینەوە دیاریکردنی گیاندارێک یان بێگیانێک بەکاردێت، وەکو ناوی مرۆڤ و ئاژەڵ و ڕووەک و بیر و شت و هەروەها شوێن. قوتابیانی ئەزیز و خۆشەویست، ئەمە تەماشا دەوروبەری خۆمان بکەین. لە دەوروبەری خۆمان کۆمەڵێک شت دەبینین، ئەو شتانێک کە دەیان بینین پێیان دەوترێت ناو. جا قوتابیانی ئەزیز، ناوەکان هەمە زۆرن، هەندێک شتمان هەندێک ناومان هەیە بۆ مرۆڤ بەکاردێت، هەندێک بۆ ئاژەڵ، بۆ ڕووەک، بۆ بیر، بۆ شت و هەروەها بۆ شوێن بەکار دێتن. جا ئێمە هەموو ئەو شتانێک کە لە دەوروبەری خۆمان دەیان بینین پێیان دەگوترێت ناو. ناو قوتابیانی ئەزیز بەشێکە لە بەشەکانی ئاخاوتن. نمونەشی وەردەگرین لە بۆ ناوی. بۆ نمونە کاتێک ئەمە شتێک دەبینین ئەوە پێنووسە، ئەوە پێی دەوترێت ناو. سکەها بە چای خۆم وا دەیبینی. ئەوە بوونە وای دەبێت تەختەیە، بڵێ ئەوە تەختەی سپیە، ئەو پێی دەوترێت ناو. ئەوە بۆ نمونە کاتژمێرە دەیبینین پێی دەوترێت ناو. ئەمە چاکەتە ناوە، ئەوە قەمیسە ناوە، ئەوە چاوە ناوە، ئەوە سەرە ناوە. هەموو ئەندامەکانی جستەی مرۆڤ و ناوەکانی مرۆڤ هەموو ئەوانە پێیان دەوترێت ناو. ئاژەڵەکان بە هەموو زۆرەکانیەوە پێیان دەوترێت ناو. بێجیانەکان دیوارە، پەردەیە، پەنجەرەیە، تەلەڤیزیۆنە، مۆبایلە، هەموو پێیان دەوترێت ناو. و هەروەها کۆمەڵێک شتی دیکەشمان هەیە. بۆ منە دەڵێن کارگوزارەکە دڵسۆزە. قوتابیانی ئەزیز، لەم ڕستەیەدا وشەکمان هەیە کە پێی دەوترێت ناو، ئەویش کارگوزارەکەیە. لەبەرەوەی کارگوزارەکە لە بۆ ناسینەوە بەکارمان هینە، ئەیراندا کارگوزارەکە دەبێتە ناو لەم ڕستەیەدا. نمونەیەک کە دەڵێ پشیلەکانی شاریوان هەرچاوێکیان ڕەنگێکە. قوتابیان ئەزیز، لەم ڕستەدا گەر تەماشا بکەین، پشیلەکان ناوی ئاژەڵە، شار ناوی شوێنە، وان شارێکە لە کوردستانی باکوور. چاو بە هەمان شێوە ناوە، ڕنگ بە هەمان شێوە چیە؟ بە هەمان شێوە ناوە. کەواتە قوتابیانی ئەزیز، لەم ڕستەیەدا هەموو ئەوانێکەوە دەبینین بە چاوی خۆمان، ئەموو ئەوانە پێیان دەوترێت ناو. هەندێک جار هەیە ناومان هەیە کە بە چاوی خۆمان نابین، بۆ ناوی بیرۆکەکانە، ناوی ئەو شتانێک کە ئەمە پێی نەگەشتینە تاوگەزانگە. سە بۆ نامە ڕۆح، هەتا ئێستا نازانین وێنێ ڕۆح گیان چۆنە، یان وێنێ فکر، هۆش، بیر چۆنە، بۆیە پێیان دەوترێت ناو. ئەو جار دەڵێن دارترەیەکە بەرزە. قوتابیانی ئەزیز، دارترەیەکە پێی دەوترێت ناو و هەروەها ناوی ڕۆکێکە. ئەو جار دەڵێن ڕەوا دەبێت بە وێنەکێش. قوتابیانی ئەزیز، ڕەوا بە هەمان شێوە ناوی مرۆڤە، بۆ هەروەها وێنەکێشیش ئەش لێراندا بریتە لە ناو. قوتابیانی ئەزیز، نمونەیەک کە دەڵێت شانۆ ئاوێنەی گەلە. تەماشا دەکەین وشەی شانۆ ناوە، ئاوێنە ناوە و هەروەها گەل ئەویش ناوە. نمونەیەک کە دەڵێن کەرکووک شارێکی کوردستانە، کەرکووک دیسانەوە ناوە، شارێک دیسانەوە ناوە، کوردستان دیسانەوە ناوە. کەرکووک ناوی شوێنە، شار ناوی شوێنە، ناوێکی گشتێ. طبعاً کوردستان بە هەمان شێوە ناوێکی تایبەتیە بۆ شوێن بەکاردێت. دەڵێت چاو ئەندامی دیتنەیە، چاو ئەندامی بینینە. چاو بە هەمان شێوە ناوە، ئەندام بە هەمان شێوە ناوە، دیتنەیە. بابەجیان، دیتن لێرانە بەخۆی چاوەکە، بەڵام چاوەکان ناوڕستەدا وەکو ناو بەکاردێنە جارێ مەیزانە. ئەو جار دەڵێن هەنارەکە ترشە. قوتابیانی ئەزیز، تەماشا بکەین کاتێک دەڵێن هەنارەکە ترشە، ئەلێرانەدا هەنار مادەم ئەکەی وەرگرتیا، هەنار پێی دەوترێت چی؟ هەنار پێی دەوترێت ناو. زۆر نییە زۆری جارەکان قوتابیان هەموو جارێنە ئاگاداری ئەو قسەیە بە ناوی بۆ یەناسینەوە ئەکەی وەردەگری. ئەکە ئێستا بۆ نمونە پیاو، تای ئەکەی لەو جارکە دەڵێن پیاوەکە، بەڵێ کەواتە پیاو ناوە. بۆ ناوجارە چاو، تا ئەکەی لە جار دەڵێت چاوەکە، بەڵێ کەواتە ئەوە ناوە. ئەو جارە بۆ نمونە دیوار، دەتان ئەکەی لە بۆ زیادکەین دیوارەکە، بڵێ کەواتە دیوار ناوە. بەڵام قەت نەبین مەکە ئەو قسەی، ئەم دەڵێم زۆر نییە جارەکان، ناڵێم هەموو جارەکان. لێرەدا لێنە کۆتایی بابەتی ناو لە مەلزەمەکە ڕاهێنانەکان مەشیکا کردەوە، پرسیاری هەڵبژاردنیشماندانە توانسن لە پرسیارەکان وەربگرن تا شیکای ڕاهێنانەکان بە هیوام تەندروست بن. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.